ڕۆژ باش جەژنتان پیرۆز بێ. من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزتان پێشکەش دەکەین. پیرۆزبایی جەژن لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەرجەم موسڵمانانی جیهان دەکەین. بە تایبەتی پیرۆزبایی جەژن لە ئەو کەسانە دەکەین کە ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستان بە فەرمی پشووی فەرمیە لە جەژنی قوربانتا، بەڵام ئەوان لە ئەرکدان، چ ئەوانەی کە بۆ پاراستنی ئەمنی ئێمە بێت و چ ئەوانەی کە بۆ خزمەتگوزاری ئێمە ئەمڕۆ لە ئەرکدان و بە تایبەتی پیرۆزبایی لە کارمەندانی تەندروستی دەکەین کە لە ماوەی ڕابردوودا ئەرکێکی گەورەیان کێشاوە و تاوەکو ئەمڕۆژ لە پێناوی پاراستنی تەندروستی ئێمە و هاوڵاتیان لە ئەرکدان. لە ئەمڕۆدا داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین کە پابەندی ڕێمایەتە دروستیەکان بن بۆ ئەوەی کە ئەوەی لە جەژنی ڕەمەزانی ڕابردوودا ڕوویدا لێمان دیسان دووبارە نەبێتەوە. پێش جەژنی ڕەمەزانی پیرۆز بابەتی ڤایرۆسی کۆرۆنا لەژێر کۆنتترۆڵتا بوو، بەڵام لە دوای جەژنەوە هەنگاو بە هەنگاو داتاکان زیادی کرد. تاوەکو ئێستاش گرفت هەیە، داتایەکان تاوەکو ئێستا لە هەڵکشاندان گرفتی تەندروستیمان هەیە. لەبەرەوە داوا لە هاوڵاتیان دەکەی کە پابەندی ڕێمایە تەندروستیەکان بن. ئەمڕۆ کارمەندانی تەندروستی و پزیشکەکان و کارمەندە کاریگەڕەکانی تەندروستی لە پێناو پاراستنی تەندروستی ئێمە و سەرجەم هاوڵاتیان لە ئەرکدان. با پێزانینێکمان هەبێ بۆ بە ئەرکزانینی ئەوان هێزە ئەمنیەکان، ئەوانەی کە کارمەندەکانی فەرمانگا خزمەت گوزاریەکان کە ئەمڕۆ لە ئەرکدان پیرۆزبایەکی تایبەتی جەژنی قوربان لەوان دەکەین. لە ئەمڕۆدا بۆ جەژنی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز بابەتێکمان هەڵبژاردووە کە کەمتر لە ڕاگەاندنی کوردیدا لە ڕۆژانی جەژندا پاس لەو بابەتە کراوە. زیاتر فۆکس لەسەر هەندێک بابەتی کۆمەڵایەتی و هەندێک بابەتی خۆراکی کراوە. بەڵام ئێمە لە پاڵ ئەوانەدا لەگەڵ بابەتە کۆمەڵایەتیەکان و بابەتە تەندروستیەکان گفتوگۆ دەکەین لەسەر وەرزشکردن چەند گرنگە لە ڕۆژانی جەژندا. زۆر کەس دەڵێ ئێمە فرین لە ڕۆژانی جەژندا بە ئارۆزی خۆی خۆراک دەخوات، وەرزش ناکات، بابەتەکان ئەمانە گرفتی تەندروستیمان بۆ دروست ناکات. پێویستە لە ڕۆژانی جەژنیشدا ئێمە بە ئاگابین لەو خۆراکانی کە دەیخۆین و وەرزشیش بکەین، نەڵێن تەنها بابەتێکە پشووە بێت. ئەمە تەوەری سەرەکی بەنامەیەم ڕۆمان بێت کە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. هەروەها لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە پامنێرامان ڕاستەوخۆ وەردەگرین بۆ وەرگرتنی زانیاری لەسەر جەژن تا چەند هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن و لە ڕووی کۆمەڵایەتیەوە تاوەکو چەند ئەم بابەتانەی کە هەیە لە باوەشکردن و تەوقەکردن و ماچکردن ئێستا سەردەمی کۆرۆنایە هاوڵاتیان پابەندی ئەو بابەتە بوون، پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن لە بابەتی خۆراکی ئەو جۆرە خۆراکانە نەکەن کە گرفتیان بۆ دروست دەکەن، بەرگری لەشیاندا دەبەزێنن. لەگەڵ پامنێرانمان ڕێوڕسمەکانی جەژن ئەو شوێنانەی کە بزانین هاوڵاتیان تاوەکو چەند لە ڕێڕسمەکانی جەژندا بەشدار بوون، لەگەڵەوەی کە بەداخەوە ئێستا قەیرانی گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردو، چ قەیرانی کۆرۆنا و چ قەیرانی دارایی بێت. ناوبڕێکی کورتی وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە بۆ لای میوانەکەمان گفتوگۆ لەسەر تەوەرەکەمان دەکەین. ڕاستەوخۆ دەچینە پارێزگای هەڵەبجەی شەید بۆ لای هاوکارمان فەرحان ئەمەخان. فەرحان ڕۆژ باش و جەژنتان پیرۆز بێت. لە بابەتی جێبەجێکردنی ڕێمایە تەندروستیەکان تا چەند هاوڵاتیان پابەند بوون ئەمڕۆ نوێژی جەژن لە نێو مزگەوتەکانی شاری هەڵەبجەدا کرا؟ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان جەژنی تۆ تەواوی بینەرانی گەلی کوردستان پیرۆز بێت. دیارە لە پارێزگای هەڵەبجە وەک سەرجەم جەژنەکانی دیکە وەک بەشێک لەو سروتایینیانەی کە لە جەژنەکاندا بەڕێوە دەچن، هەر لە بەیانی زووەوە هاوڵاتیان ڕوویان کردە مزگەوتەکان بۆ بەجێهێنانی ئەو ئەرکایینیانەی کە لە ڕۆژی جەژندا جێبەجێیان دەکەن. ژووری ئۆپەراسیۆنەکانی هەڵەبجە ڕاگەنراوێکی بڵاو کردبووە و لە ڕاگەنراوەکەدا ئەو دەسەڵاتیدا بوو بە بەڕێوەبەرەتی گشتی و قاف و کاروباری ئاینی لە پارێزگای هەڵەبجە بە تەنسیق لەگەڵ مزگەوتەکاندا کە بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان
با بڵێن نوێژی جەژن لە مزگەوتەکاندا ئەنجام بدێت. بۆیە لە زۆربەی زۆری مزگەوتەکانی پارێزگای هەڵەبجە نوێژی جەژن ئەنجام درا. دوێنێ لەژێن با بڵێن ناونیشانی کەژاوی ئەڵاهو ئەکبەردا کە ژمارەیەک لە مامۆسانی ئاینی لە بەردەم مزگەوتی داری ئیحسانەوە بۆ بەردەم باخی گشتی هەڵەبجە بە وتنەوەی ئەو زیکر و وردانەی کە لە ڕۆژانی عەرەفا با بڵێن دەوترێنەوە چوونە بەردەم باخی گشتی و لەوێ دوعایان بۆ خەڵکی کوردستان کرد و دوعایان بۆم دۆخە کرد کە ئەم دۆخە بەرەو باشتر بڕواوە داوایان لە هاوڵاتیان کرد کە پابەندی ڕێنمایەکان بن. ئەمڕۆ لە بەیانی زوو لە مزگەوتەکان مامۆسانی ئاینی و شاری زیاتریان داوە بە نوێژ خوێنان کە پێویستە و نوێژ خوێنانەی کە بەشداری مەراسیمەکە دەکەن تەوقن نەکەن و یەکتر لە گەردن نەگرن بۆ پێی کە هەڵەبجە ناوچەیەکی کۆمەڵایەتیەوە زیاتر باوڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکان چڕترن تێیدا بۆیە مامۆسانی ئاینی و پەیامیان گەیاندووە لە ڕێگەی ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجەشەوە پەیامە دراوە بە هاوڵاتیان کە دوورکەونەوە لە تەوقەکردن و یەکتر لە گەردن گرتن و هەر لەو بەیانەی با بڵێن ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەڵەبجەدا بۆ پێی کە لە جژنی قورباندا ژمارەیەک لە هاوڵاتیان با بڵێن هەڵدەسن بە قوربانیکردن لێرە با بڵێن قوربانی بەسوەتەوە بە ژووری ڤێتەنەریەوە داوای کردووە لە هەموو ئەو هاوڵاتیانەی کە یانەوەی قوربانی بکەن پێویستە لە ڕێگەی با بڵێن تیمەکانی ڤێتەنەریەوە قوربانی بکەن و قوربانیەکان بە جۆرێک بن بۆەوەی کە هیچ جۆرە نەخۆشیەک بڵاو نەبێتەوە و داوایان لێکردوون کە پەیوەندی تونند و تۆڵیان لەگەڵ ئەو تیمانەدا هەبێت کە سەرپەرشتی با بڵێن سەربڕینی حیوان دەکەن لە کوشتارگەی هەڵەبجە. لە لایەکی دیکەوە لە هەڵەبجە سەجەم ئەو دام و دەستگایانەی کە لە هەڵەبجەن دام و دەستگا تەندروستەکان لە ئێستادا لە حاڵەتی ئامادە باشیدان و هێزەمنیەکانیش بڵاویان پێکراوە بۆ پێی کە بەشێک لە هاوڵاتیان لە جەژنەکاندا ئەوە قۆزنەوە کە تەجاوز بکەنە سەر خاکی گشتی با بڵێن مڵکی گشتی دەوڵەت مڵکی گشتی حکوومەت بۆیە ڕێگە بە هیچ هاوڵاتێک نادرێت و داوای لە هاوڵاتیان کراوە کە پابەندی ڕێنمایەکان و لە ئەگەری بینینی هەر حاڵەتێکدا دەست بەجێ هێزەکانی جێسیC ئاگادار بکەنەوە. ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوون کە لە پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەی شەیدەوە لەگەڵمان نبووی. دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان و گوتمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتی وەرزش لە ڕۆژانی جەژندا تا چەند پێویستە گرنگی بە وەرزشیش بدەین. دەڵێن بابەتێکی فریە ئیتر بۆ خۆمان چی خواردن هەیە بیخۆین بارەزی خۆمان وەرزش نەکەین گوێ بە هەندێک بابەت هەیە نەیەین ڕۆژیش جەژنیش یەک ڕۆژ نییە چوار ڕۆژێک دەبێت چوار ڕۆژێک زۆر نییە بۆ ئەوەی کە بە دووربین لە وەرزش هۆڵەکانی جێمی داخراون بە بۆنی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا جەژنە پشووار داخراون ئەی چی بکەین چ جۆرە وەرزشێک بکەین چۆن وا بکەین کە بەرگری لەشمان بە تایبەتی لەم کاتەیە بەهێز بێت دووربین لە هەندێک گرفتی تەندروستی گفتوگۆ لەسەرم بابەت دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ڕەوەند محەممەد ڕێناسراو بە ڕەوەندی هەمە بچکۆل مامۆستای وەرزش لە مامۆستای زانکۆ لە کۆلێجی پەروەردەی وەرزش لە زانکۆی سلێمانی مامۆستا ڕۆژ باش و جەژنتان پیرۆز بێ و خێرکەن. بەیانیتان باش جەژنتان پیرۆز بێت. زۆر سپاس. مامۆستا بابەتە سەرەکیەکە هەندێک کەس هەیە دەڵێن ڕۆژانی جەژن ڕۆژانی فریە بارەزی خۆمان با خواردن بخۆین وەرزش ناکەین دروستان بابەتە؟ ئێمە بێەوە بزانین کە خۆراک فاکتەری سەرەکیە بۆی کە شێوەی جسممان دیاری بکات شێوەی جەستەمان دیاری بکات کە شێوەمان چۆن هەڵەکەوێت. خۆراک زۆر زۆر گرنگە. ئەگەر ئێمە نمونەیەکی سادە بێنینەوە کاتێک ئێمە گەرسارەیەکمان هەبێت ئۆتۆمبیلێکمان هەبێت ئەگەر ئۆتۆمبیلەکە بانزینی باشی تێ بکەین ڕۆنی باشی تێ بکەین سارەکەمان بۆ ماوەیەکی باش دەتوانێت بەرگە بگرێت. جەستەی مرۆڤیش بە هەمان شێوەیە ئەگەر هاتوو ئێمە خواردنی خراپمان نایە خزمەتیمان نەکرد بەرگە ناگرێت و زوو تەندروستی تێکەچێت. لەبەرەوە خۆراک فاکتەری سەرەکیە ئەکرێت لە جەژنا تۆزێک لە چاو ڕۆژانی ترە تا ڕادێک فری بین بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە تۆزە چۆنە تۆزەمان بۆ ڕوونکەرەوە ئەو تۆزە چۆنە ئێمە ڕەگەزەکانی خۆراگە بێ بزانین چیە کە پێک هاتووە لە کاربۆهیدرات چەوری پرۆتین ڤیتامین خێ و ئاو کانزاکان کە ئەمانە سیانیان و زەمان پێبەخشن. کاربۆهیدرات بە دەرەجە یەک کە سەرچاوی سەرەکی وزەیە کاتێک کە کاربۆهیدرات لە جەستەدا ڕێژەکەی زۆر بوو تەحویلە بێ بۆ چەوری و لە چەوریە لە جەستەمانە کۆ بێتەوە کەواتە ئەکرێت لە جەژنا تۆزێک لە جاران زیاتر کاربۆهیدرات بخۆین
بە تایبەتی ئەو کەسانی کە ماوەیەکی زۆرە وەرزشەکەن و فشارێکی زۆریان خسۆتە سەرخۆیان ئەتوانن ئەمە بە هەلێک وەرگن بەڵام زیادە ڕەویشی تێدا نەکەن چونکە زیادە ڕەویکردن لە هەر شتێکا بێت خراپە بێ ینی کاریگەری زۆر خراپێ بێ لە سەرمان باشە جژن ینی خەڵک بەشی زۆری خەڵکوە ڕاهاتووە سەلەبیانی خواردنێکی باشە خۆن دوایی نیوە ڕۆژ بە هەمان شێوە هەر خواردنێکی باش ئەخۆن ئیتر ئێوارە هەندێک جار هەندێک کەسێ کەمیە کاتەوە ئەو خۆراکەی کە لە بەیانی نیوەڕوا خواردوێتی ینی سەلەبیانیانیش خواردنی نان و ماستێک و ئەم بابەتانە نییە خواردنە چەورەکان وشلە و برنج و گۆشت و مریشک و ئەم بابەتانە دەخۆن ئەم بابەتە ئەم ڕیتمەی کە هەیە دروستە؟ ئەکرێت تۆ یەکەم ڕۆژی جەژن لەبەر بەخۆشی جەژنەوە شتێکی جیاواز بکەیت بەڵام تۆ ناکرێت بە درێژایی چوار ڕۆژی جەژنەکە بە هەمان شێوە بڕیت یعنی بە هەمان شێوە خۆراک خۆیت ئامۆژگاری من بۆ ئەو کەسانە ئەوەیە لایانی کەم کە بانیان ئەو گۆشت و برنج و خواردنە چەور و پڕکالۆریە ئەخۆن بە شێوەیەکی زۆر خاو لەسەر خۆ بێخۆن چونکە لە ڕووی زانستەوە گەدا دوای 20 دقیقا بە مێشک ئەڵێ خواردن گەیشت یعنی ئەگەر تۆ لە خلالی ئەم 20 دقەی هەوڵە هەرچی چەندێ خواردن خۆی هەست بە تێری ناکەی لەبەرەوە هەوڵ بە زۆر بە لەسەر خۆیی خواردنەکەت خۆ یعنی با مەسافەی خواردنەکە لە نیو ساعت بۆ 40 دقە زیاتر بخانێ بووی کەمترین خواردنە پێ بخۆیە ئەمە یەکێکە لە تەکنیکەکان کاتوانی بەکاری بێنیت بەڵام گونجاو نییە تۆ بە درێژایی هەر چوار ڕۆژی جەژنەکە تۆ بەیانیان هەستی برنج و قەیسی و ئەوەی کە لە جەژن ئاخورێت چوار ڕۆژی بانی ڕاستی ئەو خواردنە پڕکالۆریانە بخۆیت ئەی وەرزشکردنمان وەرزشکردن زۆر زۆر گرنگە لە هەموو ئان و ساتێکە بۆ ئەوەی کە ئەو تاقەی هەمانە سەرفی بکەین پێویستە وەرزشێکەڵ بژێرین سێ خاڵی سەرەکی تابێت یەکەم پێویستە بمان خاتە باری هەناسە بڕکیەوە دووهەم پێویستە ترپەکانی دڵمان زیاب بکات کە خۆمان هەستی پێ بکەین سێهەم پێویستە ئەو دوو خاڵی تر بەردەوامیەکی تابێت واتە لە 20 دقه 15 دقه بۆ 20 دقه زیاتر بە پێی ئاستەکە پێویستە بەردەوامی تابێت بۆ ئەمە بەستا ئەبێ ئەمە کام وەرزشانە هەڵبژێرین هەر بۆ نمونە وەرزشانی کە ڕێڕۆشتنی خێرایتیایە یاخود ڕاکردنی تایە یاخود سەرکەوتن بە پێپلیکانەیە یاخود پەتپەتێن ئەو کۆمەڵە وەرزشانە ئەگەر هەر نەویستە نەچیتە دەرەوە یان شوێنەکەت زۆر داخرا بوو هەموو لە ماڵەوە ئەنتەرنێتمانە توانین بە بەس بنووسی زومبایە ئایرۆبیک ئەو حرەکانی کە ئەو کەسە ئەیکات لەگەڵ یابیکەرەوە و زۆر گونجاوە بێ ئەگەر ئەمەژ نەبوو لە هەمووی ئاسانتر بیخەرەسەر گۆرانێکی خۆش و هەڵپەرهێشی کوردی کە ئەمەش جێگەی وەرزشەگرێتەوە زۆر باش بابەتێکی خراپ نییە ئەمەیان بەڵێەوە توێژینەوەشی لەسەرە و لەگەڵ مامۆستایەکی خۆمە بە تەماین تێژینەیەک لەسەرەوە ئەنجام بین ئینشەڵڵا زۆر باش بابەتێکی گرنگە بێت لە جۆری وەرزشەکان لە ڕۆژانی جەژن با فۆکس ئێمە لەسەر بابەتەکەی جەژن بکەین هۆڵەکانی جێمنین داخراون بشووە بە فەرمی چ جۆرەوە شێک بکەین لەم چوار ڕۆژەی جەژنانی بابەتێک بێ هەم لەوانەیە خەڵک چوونە دەرەوەی هەبێ لەوانەیە سەردانی کە سوکار و ئەم بابەتانە هەبێ هەچەند بە پێی ڕێنمایەکان ساڵە کەمتری سەردانیش بکەن ئەگەر لەم ڕۆژانی جەژن هەندێک کەساڵێ پێویست ناکە وەرزش بکەم بابەتەکە وایە چوار ڕۆژ لەسەر یەک گرانە بێت ئەگەر ئەوە بکەیت چونکە و بڕەکالۆری کە یەکەیتە جەستە و سەرفیشی نەکەیت و نەکەیتەوە باوزە ئەمە کاریگەری خراپێ بێت ئێمە ئاستەکان دابەشەکەین بۆ چەند ئاستێک ئەوەی کە ئاستی بەرزە مەسەلەن وەرزشکارێکە ئاستی بەرزە پێڵێم لە ماڵەوە وەرزشی تاباتا بکە تاباتا هەرەتوانێت لە یوتوب سەیریکە وەرزشێکە ڕێکخراوە کە وەرزشەکەی بۆ دیاری کردووی پێتەڵێت چەندێک لەسەر وەرزشکردنەکە بەردەوامە بێت چەندێک ڕێز وەرەگریت لە بینی سایکلێک دەورێک بۆ دەورێکی تر چەند ڕێز وەرەگری ئەمانە هەمووی دیاریکراوە بۆ وەرزشکاری ئازبەرز ئەمە زۆر گونجاوە کە جێگەی تدریبە ئۆکسسیژینیەکان و نائۆکسسیژینەکانی شێبۆگرێتەوە واتە هێزی ماسولکەیش زیاکەیت و لە هەمان کاتیشا ئەناسەبڕکێت پێکات و چاوریکی زۆرش پێ سووتێنێت. جگە لەمە تدریباتی کرۆسفیت هەیە هەر بۆ وەرزشکاری ئازبەرز ئەمەش هەر گونجاوە وە کۆمەڵێک تدریباتی تر هەیە کە پێوتێت تدریباتی دائیری یاخود سایکل ئەمانە بۆ وەرزشکاری ئازبەرز بۆ وەرزشکارێکی ئاسایی کە بیان کەسێکی ئاسایی دەتوانێت تدریبە ئۆکسسیژینەکان هەڵبژێرێت وکوی باسمان کرد ڕاکردن ڕۆیشتن پێپلیکانە زومبا هەڵپەرشێکی کە باسمان کرد هەیەیان هەر جۆرە سەمایشی تر بێ ئەتوانێت ئەمە بکات. هەندێک کەس هەیە گرفتیان هەیە مەسەلەن نەخۆشی درێژخایانیان هەیە
ئێمە ئەوانش لە بیر ناکەین پیانەڵین ئاسانترین ڕاهێنان لە ماڵەوە هەناسە هەڵمژینی قوڵە بۆ نمونە هەناسەی قوڵ هەڵەمژیت لە سنگ تا ڕایگریت بۆ چەند سانیەک و ئەیتەوە ئەمە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێت بە پێیتواناکەی بەس هەوڵبات تا ئەتوانێت هەناسەکەی قوڵ بێ و چەند چرکەیەک لە سنگیا بیهێڵێتەوە تا سێ چرکە تا پێنج چرکە بیهێڵێتەوە پاشان بە قوڵی هەناسەکە باتەوە چونکە سووتاندنی چەوری جەستە پێویستی بە ئۆکسسیژینە ئەمە یەکێکە لەو ڕێگایانی بۆ ئەو کەسانە زۆر گرنگە کە ناتوانن وەرزش بکەن و دەتوانن لەم ڕێگایەوە چەوری جەستیان وەرگرتنەکە ببوورە لە لوتەوە هەڵێمژیت لە سنگ تایی هێڵیتەوە پاشان لە دەمەوە ئەیدەیتەوە وەرگرتنی چەند چرکە هەناسە چەند چرکەمانەوە چەند چرکەیانەوە ناڵم بە پیکەسەکە ئەگۆڕێت ئەگەر بتوانیت هەیە بە دوو چرکە لەوانێت سیەکانی پڕ بێت چونکە حەجمی سیەکانی بچووک بۆتەوە لەبەری وەرزشی نەکردووە هەیە بە دە چرکەش بەڵێ هەیە بە دە چرکەش لەوانێت سیکڵدانوچکەکانی پڕ نەبێت لە هەوا بەس کە ڕایگر لە سنگیا پێویستە لە 3 بۆ 5 چرکە ڕای بگرێ و پاشان بە خێراییەکی زۆر یا بە زەختێکی زۆر هەناسەکەی باتەوە ئەم تەکنیکە ڕۆژان کە دووبارەت کردەوە ئەبێ ژمارە چرکەکانیش زیاد بکەیوانە بەڵێ چونکە جەستەی ئینسان زیرەکە یعنی ئەمڕۆ ئەمەی کرد سبینە ڕایەت پێویستە تۆ لۆدێکی زیاتری بخەیتە سەر چۆن سەر پرسیارەکەم ئەکرێ ئەم 4 ڕۆژەی جەژن فری بێ بۆ وەرزش گونجاو نییە گونجاو نییە بە هیچ شێوەیەک بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە وەرزشێکی قورسیان نەکردووە لەوە پێش یان وەرزشێکی بە بەرنمەیان نەکردووە ناکرێت تۆ 4 ڕۆژ ئەو هەموو خواردنە قورسە بکەیت و بخۆیت و هیچ وەرزشێکیش نەکەیت لەبەرەوە جوڵە دایمە زەرورە بۆ هەموو کەسێک بۆ هەموو تەمەنێک ڕۆژەکان ینی ئەگەر بۆمان تهدید بکەی بۆ نمونە یەکەم ڕۆژ چ وەرزشێ بکەین دووهەم چی بکەین ئەمانەیە ئەتوانین بۆ نمونە بەلایانی کەم و یەکەم ڕۆژ فری بێ ئەو کەسە ڕۆژەکانی دیکە چ جۆرەوە شێ بکات بەپی ئاستی کەسەکان وەکو باسم کرد ئەگۆڕێت باسی بورەمەم سەرەوە با باسی بابەتێ بکەین کە وەرزش بۆ هەمووان ینی بابەتی وەرزشکار و ئەمانە هەندێک لەوانەیە ئەوان بۆ نمونە ڕاهێنەری خۆی هەبێت لایەنێکە یاریەکە شوێنێک بێ ئەمانە ئەو خۆی ڕێنمایی پێیابێت بەڵام هاوڵاتیشی سادە هاوڵاتیشی سادە ئەویش تەمەنی گۆڕێت ڕەگەزی گۆڕێت هەنێک کەسێک گرفتی تەندروستی هەیە تۆ ناتوانانی ڕێک تەخسیسی بکەی بڵێ ئیلا ئەبێ ئەم جۆرە وەرزشە بکەی بەڵام بە گشتی بۆی ئەو کار بڕە کالۆری کە خواردومانە سەرفی بکەین هەڵبژاردننی وەرزشەکانی کاردوویە ئەو وەرزشانی هەناسە بڕکێمان پێکەن ترپەکانی دڵزیاکەن و بەردەوامی بێت لەو دوو خاڵی پێشوە کەواتە ئێمە ئەو وەرزشانە هەڵەبژێرین کە هەناسە بڕکێمان پێ بکە وا باشتریشە ئەم وەرزشانە لە جێوێکا بێت کراوە بێت یعنی لە ژوورانە بێ باشترا لە شوێنێکا بێ پڕ ئۆکسسیژین بێت چونکە وتمان ئۆکسسیژین سەرچاوی ئەوەیە کە بتوانێت چەوریت بۆ بسووتێنێت ئەو ڕۆژەی بۆ نمونە یەکەم ڕۆژ بۆ نمونە یا دووهەم ڕۆژ یا سێم ڕۆژ ئەمە بابەتێک هەیە بەرنمەیەکی دیاریکراو هەیە لە سەری بڕۆین یان ئەبێ وەکو ڕۆژە ئاسایەکانی دیبی لە وەرزشکردندا یەکشت هەیە لە مەسلەی ڕاهێنانە ڕاهێنان فەلسەفەیە فەلسەفەی ڕاهێنەرێک بۆ ڕاهێنەرێک جیاوازە واتە ناکرێت من بڵێم هەموو کەسێ ئەبێ ئەم ڕاهێنانە بکات چونکە خواستی کەسەکان جیاوازە طبیعەتی کەسەکان و سروشتی کەسەکان جیاوازە هەندێک کەس هەیە ینی هەر بۆ نمونەیەک بۆ بەڕێستی باس بکەم دەتە لای من ئەڵێ من حەز ناکەم تەدریبی خۆرسکەم خۆم هیلا بکەم لەو حاڵەتە تۆ بێکی لێ بکەی بەرنمەیەکی خۆراکی وای بۆ دابنیت کە بەرنمەکە زاڵتر بێ بەسەر ڕاهێنانەکەی خوا ئێستا بەرنمەیەکمان بۆ دابنێ ڕۆژی جەژنە بەڵێ خواردنی باشە خۆین بەڵێ چاوری تایە بابەتەکان بێگومانم ینی شیرینیشی تایە لە بابەتەکە ئێستا چی بکەین بۆ ئەوەی کە پێش دەژن بۆنە وەرشێکمان کردووە لە دوای دەژن هەمووی نەگەیڕینەوە سەر سفر باشە بۆی شتەکە ئاسان بکەین هەموو ئەتوانین کاتژمێرمان هەبێ ئەو کاتژمێرانی کە بڕی کالۆریمان بۆ پێێت کاتژمێرە زیرەکەکان باشە ئەو بڕە خواردنی کە خواردوشمانە لەسەر وەرەقەیەگەی نووسین هەموو مۆبایلی زیرەکیشمان هەیە و ئەتوانین ئەپی تایبەتی هێدای بەزێنین کە ئەو خواردنی خواردومانە بڕەکەی بنووسین پێمانەڵێت چەند کالۆریمان خواردووە وە کاتژمێرەکەش پێمانەڵێت چەند کالۆریمان سەرف کردووە ئەگەر ئەو بڕێ خواردە بوومان یەکسان و بۆ بڕێ کە سەرفمان کردووە کەواتە جەستەمان لە بارێکی تەندروست تامێنێتەوە کوخۆی ئەگەر ئەو بڕێ خواردە بوومان زیاتر بوو لەوەی کە سەرفمان کردووە کەواتە ئێمە چەوریمان لە جەستەمانە کۆ کردەوە
و بە پێچەوانەشەوە ئەگەر جوڵەکەمان زیاتر بوو لەوەی کە خواردەبوومان ئێمە کێشمان داوەزێت کەواتە ئەوە باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە بتوانین کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەین بەرنمەیەک ناتوانم دانم کە 100% بڵێم هەموو کەس ئەبێ ئەوە بکات چونکە ئاستی کەسەکان جیاوازە بۆ نمونە گەر من بە بەڕێزت بڵێم ئەوەی کە ئامەتەن ئەوترێ بەڵێ. بە تایبەتی لە بەسکردنەوەی بەرگری لەش ئەو کەسێکی کە بۆ نمونە ئەگەر تەندروستیشی باش نەبێ ئەوی کە من نازانم پسپۆرەکان پێشتر هاتوون بەلای ئێمە بەلایانی کەمەوە ڕۆژانە ئەمە لە هەفتەیەک ئەوتویانە 3 ڕۆژ سەعاتێک ڕێوڵۆشتنت هەبێ باشە من هەر پرسیارەکە ئاڕاستی بە ڕێز بکەمەوە یەکێک نەخۆشیپرسیار لە من مەکە من پرسیار لە تۆگەم میوانێک بەستم ئەو بابەتێ وەرشەکە بۆ هەمووان ینی بۆ نمونە بۆ کەسێکی وەکو من کە وەرزشکار نیم بەڵام لە هەمان کاتا پێم خۆشە بۆ نە جسمێکی تەندروستم هەبێت ئەمە بە منیان وتووە نەک ئەوەی کە بڵێن کەسێک نەخۆشی درێژخایانی هەبێت یا کەسێک خوا نەکردە گرفتی تەندروستی هەبێت ئەمانە ناڵێم بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسێکی ئاسایی ناڵم ئەگەر وەرزشە هەواییەکانی هەڵبژار ئۆکسسیجینەکان پێویستە لە چارەک بۆ 20 دقە زیاتر و بەردەوامیشی تێدا بێت لەو حاڵەتە ئەجا ئەگاتە ئەو ئاستەی کە چەوری جەستەی بسووتێنێت و کالۆری بسووتێنێت ناکرێت تۆ بە یەکێک بڵێ کاتژمێرێک بڕۆ ئەم کەسە گرفتی ئەژنوی هەبێت گرفتی پشتی هەبێ گرفتی دڵی هەبێ یعنی ئەمە بۆ هەموو کەسێک گونجاو نییە بۆ کەسێک لەوانەیە ئەو کاتژمێرەش کەم بێت ڕێڕۆشتنەکە کەسێک هەیە مستەوای بەرز هەرچەنە ڕاضە ژناکە بەڵام مستەوایەکی بەرزی هەیە توانێت زیاتر بەردەڕێنەوە بۆ لە مامۆستا ئەمڕۆ لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەیانیە سەردانی میحوەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە لە ئەسنووری پارێزگای کەرکووک بابینەری چەند دیمەنێک بین شێ ڕاستەخۆنی دیمەنەکان تۆمار کراون بەیانی زوو ڕۆشتۆ بۆلە
ئەو دیمەنانەی کە بینیتان سەردانی بەڕێز لاهور شێخجەگجی هاوسەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان بە یاوەری ژمارەیەک لە کارگێڕانی و ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەندامانی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان سەردانی میحوەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد لە سنووری پارێزگای کەرکووک و لەگەڵ ئەوان جەژنی کردەوە. دواتر لە پامنێرامان زانیاری زیاتر لەسەر و سەردان و دیمەنی دیکەش گەشت بۆتان دەگوازینەوە. دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری بەرنامەکەمان بابەتی وەرزشکردن و خۆراکیەکان لە ڕۆژانی جەژنی قورباندا. مامۆستا ڕەوەند قسەمان لەسەر بابەتە وەشیەکە کرد، قسەی بکەین لەسەر بابەتی ڕیجمکردن بە دەرفەتێکی زانم کە ئێستا لەگەڵمانی و بۆ حکومەی کە ڕێستان سەرپەرشتی هەندێک لە هۆڵە وەشیەکانی ناو پارێزگای سلێمانی دەکەن و ماشەڵڵا خۆشتان سوێکی ڕێک و بابەتی دیتان هەیە. ڕیجمکردن خەڵک تاکو ئێستا ینی هەرجاری بابەتێک دێت هەرجاری پسپۆرەکان قسەیەکی جیاواز دەکەن لەسەر جۆرەکانی ڕێجیم و چ جۆرە ڕیجیمێ بکەین باشترینیانە. ئەوەی کە ئێستا من تێبینیە کەم سێ جۆری ڕێجیم لە کوردستانە زۆر باەتی. یەکەمیان ڕێجیمی دیتۆکسە. دیتۆکس چییە؟ مەسەلەن دەفرێکە هێنیت پڕێکیت لە هەندێک لە سەوزە و لە میوە و ئاوی تێکەی. ئەم دەفرێت 4 ساعت لە سەلاجەیە دانی لە دوای 4 ساعتەکەەوە تەنها بۆت هەیە لەو ئاو لەو میوەیە بخۆیت. ینی هەموو 4 ساعت جارێک لەو ئاو لەو میوەیە ئەخۆیت و هیچی تر ناخۆی. ئەمە هەیە بۆ ڕۆژێک بەردەوامە بێ، هەیە بۆ 2 ڕۆژ، هەیە بۆ زیاتر، هەیە تا مانگێکیش بەردەوامە بێ. بەڵام ئەم ڕێجیمە زۆر گونجاو نییە لەبەرەوەی ڕەگەزەکانی تری خۆراکیتیانە بە تایبەتی پرۆتینیتیانە کە سەکا بێتە هۆیەوەی کە ماسوولکەیەکی زۆر لە دەسەیە هەرچەنە کێشیشی دابەزێت. ڕێجیمی دووهەم کە ئەویش ئێستا زۆر باوێتی ڕێجیمی کیتۆیە. کیتۆ من بە گونجاوی نازانم بۆ کەسێک کە وەرزشکار بێت، بەڵام بۆ کەسێک کە هیچ وەرزش نەکا و تااقەتی وەرزشی نەبێت گونجاوە. ئەم ڕێجیمی کیتۆیە چیە؟ سەرەتا ئەمە خۆی بابزانی مێژوەکەی چییە؟ بۆ چارەسەری حاڵەتی پەرکەم لە مناڵە بەکارهێنراوە کە نەیانتوانیوە دەرمانی بنێ. ئەم خواردنیان بۆ ڕێخستۆ بەم شێوەیە لە سا 75 خواردنەکانیان بۆ کردووە بە چاوری و لە سا 20یان بۆ کردو بە پرۆتین و لە سا 5 بۆ بەکاربۆهیدرات. بەمە کەسەکە کێشی دابەزێت مشکی وای ئازیات کە چاوری بک بە سەرچاوی یەکەمی وزەی. ئەمە کۆمەڵێک مزاعفاتی هەیە بیش بە هەمان شێوە بە تایبەتی بۆ کەسی وەرزشکار کە بێتە هۆی لە دەستدانی ماسوولکەی وەجگەلەوە کۆمەڵێک گرفتی تر دروستەکاوەکو یەکێک لە گرفتەکان پێوترێ پەتای کیتۆ یاخود ئەنفلۆنزای کیتۆ کە لە ڕاستیدا بۆ ئەم سەردەمی کۆرۆنایە زۆر گونجاو نییە چونکە هەندێک لە نیشانەکانی هاوشێوەی نیشانەکانی کۆرۆنایە کەسەکە لەوانێ پێێتە خەلقی و دڵەڕاوکیەوە. باشترین جۆری ڕێجیم کە من زۆر پشتی پێ ئەبەستم ئینترمیدیەت فاستین یاخود بە ڕۆژبوونی پچڕ. بە ڕۆژبوونی پچڕ چۆنە؟ طبعاً چەند شێوازێکی هەیە، ئێمە باسی سادەترین شێوازیانەکەی یاخود گونجاوترین شێوازیان کە ڕۆژەکەی بە 3 بەشەوە 8 ساعت بۆ خەو، 8 ساعت بۆ بە ڕۆژبوون کە لە حاڵەتی بە ڕۆژبوونەکەی ئاو قاوە گونجاوە یاخود ئەو خواردنەوانەی کە کالۆری نیە ئەتوانی بیخۆیت گرفت بۆ دروست ناکە. 8 کاتژمێرەکەی تر 2 یا 3 ژەم خواردنی تەندروستی کەم کاربۆهیدراتی کەم کالۆری تێدا دەخوێت کە بەمە ڕێژەی هۆرمۆنی گەشە بە ڕێژەی لە 100 تا 2000 لە پیاوانە بەرزە بێتەوە و ڕێژەی هۆرمۆنی گەشە لە خانمانە بە ڕێژەی لە 100 تا 1300 بەرزە بێتەوە و هەچ کاتێکیش ڕێژەی هۆرمۆنی گەشە لە جەستەیە بەرز بەوە ئۆتۆماتیکی خۆی چاوری کەمە بێتەوە و ڕێژەی ماسوولکە زیاد بێت. ئەمە باشترین شێوازی ڕێژیمە کە من زۆر پشتی پێ بەستم. بابەتی کۆتامان بۆ ڕوونکەیتەوە ئینترمیدیت فاستینەکە ڕۆژبوونی پچڕەکەم ئەو ماوەی 8 ساعتەکە دای دەنێت کەسەکە بە ئارزوی خۆیەتی ئەو ماوەی 8 ساعتێکە بە ڕۆژوو ئەبێت 8 ساعتەکە خۆی ئەڵێ ئەگەر خواردنەکانت نەکەوێتە شەوەوە زۆر گونجاوتر و باشترە بێ. ئەگەر نەکەوێتە شەوە باشانی لە بەیانیەوە تۆ خواردنەکەت بخۆی هەتاوەکو دەوروبەری ساعت 4 تا 5 کێشەی نیە. هیچ شتێک نەخۆی لەو ماوە بەس قاوە و ئاو خواردنەکانت بکەوێتە ئەوە لە دوای ئەوە ئەتوانیت بە ڕۆژوو بیت ئەو قاوە مەسموحە بەس قاوەکەش نەخەیتە درەنگانێکی شەوە بۆی تووشی خەوزڕانێ نەکە. ببوورە خواردنانی کەوتت کالۆریان کەمەیان نیانە بیخۆی چی عادەتەن پرۆتین ڕاستە
هاوشێوەی کاربۆهیدرات بۆ 1 گرام 4 کالۆریمانایەتێ بەڵام پرۆتین زۆر بڵێن درەنگ هەرسە بێت پرۆتین بە دەرەجەی یەگەبێت لە خواردنەکانمانە زۆر بێ و چاوری بە دەرەجەی 2 و کاربۆهیدرات بە دەرەجەی 3 ینی کاربۆهیدرات سەرورە لە هەر هەمان کەمتر بێ بۆچی کاربۆهیدرات لە کەمتر بێت چونکە جەستەوە ڕاهاتووە یەکەم شت پەنا ئەبات بۆ کاربۆهیدرات بیکات بەوزە هەتا کاربۆهیدرات هەبێ ناچێ بەلای چاوریە بیکا بەوزە لەبەرەوەی ئێمە چی لەکەین کاربۆهیدرات کەمەکەینەوە بۆی جەستە پەنابەرێ بۆ ئەو چاوریەی کە لە جەستەمانە ئەوە بکات بەوزە بورە مامۆستا بۆ ئەوەی هەموو کەسێک لێمان تێبگات بابەتە خۆراکیانە کاربۆهیدرات مەبەستە چییە لە پرۆتینە مەبەستە چییە زۆر باشە کاربۆهیدرات هەموو بەرهەمەکانی دانەوێڵە زۆربەی زۆری میوەکان شەکر ئەو خواردنانی کە تامیان شیرینە بە گشتی ئەمانە کاربۆهیدراتن چاوریەکان چاوری باش باسەکەم من لە میوەکانە مەسەلەن ئەڤەگادۆ گۆزی هەندی چەرەسەکانمان هەیە هەموو چەرەسەکان ئەمانە خواردنی تەندروستن گڵۆبە ڕۆژە لەبەر کالۆری زۆرە گڵۆبە ڕۆژەش هەنێ سەرچاوە هەیە کە باسیەکە دەڵێ گونجاوە بەڵام ئێمە ڕۆژانە کە خواردنێک زۆر دووبارەمان کردەوە ئەوەش گرفتمان بۆ دروستەکە چونکە ئێمە لە زۆربەی زۆری ڕۆنەکانی کە ڕۆژانە بەکارێنین ئەویش هەر لە گڵۆبە ڕۆژە دروستکراوە پەنابەرین بۆ چاوریەکانی تر وەکو گۆز و نازام عەلیبابا و بادەم و ئەمانە زۆر گونجاوە بێت بۆ ئەوە چاوری ماسی هەر زۆر گونجاوە پرۆتینەکان هەموو بەرهەمە ئاژەڵیەکان بە گۆشت و ماسی و مریشک و هێلکەوە ئەمانەش پرۆتینن لە کۆتایی تەوەرەکەمانین یەک بابەتە بێ ڕێنماییەک بیگەێنیتە خەڵک لەم ڕۆژانی جەژندا تەوازنێکی بینی تەندروستی و خۆراک و بابەتێکمان پێ بڵێ هەم خۆراکیش بتوانین بخۆین خۆراکێکی باچووکە جەژنە لەمان کاتا تەندروستی خۆشمان بپارێزین و وەرزشیش بکەین هەر لەسەر ڕێجیمەکە بمێنینەوە بابەتێکی حەزەکەم باسی بکەم تازەترین جۆری ڕێجیمە پلانێکە بۆ کەسانی کانەوەی کێشدا بەزێنن کە زۆر گونجاوە لە 9 ڕۆژە ئەتوانیت گۆڕانکاری گەورە بەسەر جەستە بێنیت بە شێوەیەکی زۆر تەندروستیش نۆڕۆژەکەی بە 3 بەشەوە 3 ڕۆژی یەکەم 3 ژەم خواردنی تەندروستی تیاخۆین کە هاوشێوەی ئەوەی کە باسمان کرد کاربۆهیدرات کەم بێ چاوری کەم بێ پرۆتین زۆر بێ 3 ڕۆژی دووهەم ئەیکەین بە 2 ژەم خواردن ژەمێکیان مەسەلەن 11:30 بەیانی ژەمێک 4 بۆ 5 ئێوارە کە ئەمەشان هەر خواردنەکانە بێت تەندروست بێ تاوان لە دوای ئەوە یا لە بینەکانە هیچ خواردنێکی تر نابێ بخۆین 3 ڕۆژی سێهەم ئەیکەین بە ژەمونیوێک ژەمێکی تەواو خۆین لە خواردنە تەندروستە و نیوژەمەکەش گیراوەیەک دروستەکەین لە کۆمەڵێک سەوزا ئەتوانین شەکری ستیڤیا بەکار بهێنین بیکەینە ناویەوە کە سال خۆشحاڵین لە کوردستان ئاو شەکرە دەسەکەوێت گیراوەیەک دروستکەیت ئەمە بکەیت ئەم نۆڕەژۆ کە تەواو کرد ئەتوانی دووبارە لە هەوڵەوە دەست پێ بکەیتەوە لە 3 ڕۆژی یەکەمەوە دەست پێ بکەیتەوە تا ئاگەیت بە ئامانجەکەت ئەمە یەکێکە لەو ڕێبەتێکی زۆر گرنگ باسکە من هەندێک جا پرسیارم کردووەڵەن شەکر هەر شەکرە تۆ توێستە شەکری ستیڤیا زۆر جیاوازە لەبەرەوەی پزیشکەکانی پشتی پێ ئەبەستن و کە ئەمە شەکرێکە جیاوازە و کالۆریەکی زۆر کەمی هەیە و زیانی بەکاری ناگەێنێ بەڵێ ئەتوان ڕێ بەکاربهێنرێت ڕێنمایی پزیشکەکانە کە پێمانڵێن پەنابەرەر بۆ شەکری ستیڤیا بۆ چاوانە شتوانی بەکاری بین بەڵێتوانی بۆ چاش بەکاری بهێنیت و زۆر بە کورتی پێمان بڵێت ئەم 4 ڕۆژەی جەژن چی بکەین هەوڵ بین خواردنەکانمان قەی ناکە با تۆزێ لە جاران زیاتریش بێ بەڵام بەرامبەر بەوە کە وەرزشێک بکەین ئەوەی خواردوومانە سەرفی بکەین و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە دڵمان خۆش بێت بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنایە چونکە ئەگەر خەلەقی و خەفەتمان هەبێت بەرگری جەستەمان داوە بەزێت ئەوەنەی تر کێشمان زیاکە جگەلەوەی کە معڕەزین بۆی کە نەخۆشیش پێوین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەوەند محەممەد مامۆستای زانکۆ لە کۆلێجی پەروەردەی وەرزشی زانکۆی سلێمانی سوپاس دەکەین بۆ بەرنامە لەگەڵمان نبووی جژتان پیرۆز بێت دووبارە دەچینە هەولێر ڕاستەوخۆ بۆ لای پامنێرمان نەزانم چ پامنێرێکمان لەگەڵایە هاوکارانمان پامنێرمان سەربازمان لەگەڵایە سەرباز ڕۆژ باش لە هەولێر و جەژنیشتان پیرۆز بێت لە هەولێر تا چەند هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانن لە ڕێنمایە تەندروستیەکان لەوەی کە تەوقەکردن و ماچکردن و لە باوشگرتن نەبێت و مەراسیمی جەژن لە نوێژی جەژن لە مزگەوتەکانی شاری هەولێر ئەنجام درا؟
ڕێبین بانی تۆ سەرجەم بینەرانی گەلی کوردستان باش و جەژنی قوربانی پیرۆستان لێ پیرۆز بێت بەردەوەی بێم ئەم گەڕەکە ڕێبین یانیە من سێ گەڕەکی دیکەم کرد بەڵام ئەوەی کە تێبینی دەکرا خەڵک بە شێوەیەک لە شێوەکان لە ماڵەکانیان مابوونەوە و پابەندی ڕێنمایە تەندروستەکان بوون ینی بە ئاستەنگ هاتوچۆ هەبووە خەڵک داهاتە دەرەوە بەتەنانەت ینی ئەوەی کە ئێمە لە بەیانیەوە گەڕاوین لە سێ چوار گەڕەکی شاری هەولێر تەنانەت با بڵێن جیران لەگەڵ جیرانیش ئەمساڵ جەژنە پیرۆزیان نەکردووە ئێستا ئێمە لە گەڕەکێکی شعبی شاری هەولێرین ئەوەی کە تێبینی دەکرێت لەم گەڕەکە تاڕادەیەک جوڵە هەیە و بەشێک لە هاوڵاتیان با بڵێن هاتوچۆ هەیە و جەژنە پیرۆزە لە یەکدی دەکەن بەڵام هەر ترسیش هەیە بەتایبەت لەوەی کە دوێنێ ئەم حاڵەتەی کە لە نەخۆشخانەی ڕزگاری و ئەو ژمارە زۆری کە دوێنێ لە شاری هەولێر تۆمار کرا من لێرە چەند میوانێکم لەگەڵا سڵاو دەبێت جەژن پیرۆز بێت ئەم نوێبی جەژنە پیرۆزت لەگەڵ چێ کردووە چۆن دەبینی لەگەت چێ وڵی لەگەڵ خزمکاری بەس کەم ێستا جێژنانە عالم وڵی بەڕاستی برێم عالم هێستا تازە ینی ئەو جێژنە بڕک ساردا چ جژنەکەی ڕەمەزانی نێخۆشتن عالم بێپارەیە فەقیرە هەیە تا یەن تووشی نەخۆشی بووە ناوێری بسمارە کەس ئارێ وڵا ئەو ڤایرۆسی کۆڕۆنا تەسیری هەیە ئارێ وڵا هێت هێستا هێچ تا ئەو مارەیە گرتیتەوە مامۆستا ئارێ وڵا ئەم ساڵ با بڵێن سەردانی لە مزگەوتەکان وەڕاستیمی جەژن بەڕێوە چوو لای ئێوە نەچووە ئێستا بە جەماعات دەچوم نەدوێرم بچم بەڕاستی هەیە نەخۆشی تێدا دەگرتەوە جەماعاتم زۆر پێخۆش و کەم دەچوم ئارێ وڵا مامۆستا بەخوای ئارێ وڵا فەرقی یەک دینا هەیە خۆش نییە ئێستا ئێرە گەڕەکەی شعبی بوو ساڵان بەدی تێبینی دەکرا ئەم با بڵێن شەقام بەسەرچیە خەڵکێکی زۆری بەدی دەکراوە جەژنە پیرۆزە لەگە یەک زۆر زۆر هەبوو مارە بارق بوو هەبوو وەری خزمەت نەبوو هیچ نەبوو لە بۆی قەربارق بۆ سێ تاقان عالم زۆر داهات ئارێ وڵا ئێستا عالم ناری بستە مارە کەس ئارێ وڵا چ برێن خەڵک پابەند دەبێ بە ڕێنمایە دەبی ئیشاڵە بسلمان خۆ توش هیچ نابی ئەوەیە ئەم لۆی جواب دەدەمەوە عالم زۆر تووشی خۆشی بۆ بەڕاستی ئارێ وڵا قوربانەگەر بێت تێرکوانە جەژنت پیرۆز بێت تۆش پیرۆز دەکەناتەکە خۆشەویستەکەشتان پیرۆز بێ جەژنە چۆن دەبینی وەڵی فەرقێکی زۆر زۆریشەیە وەی خۆ دەبینی ئێکوانە گەڕەکە شابیە لە ساڵیان ڕابردوو تەمەشات کرد بە خەرکان هەموو لە ماران بوو لە جژنە پیرۆزە و بەس ئێستا کە دەبینی هەموو بەس منداڵ لێ کەستری لێ نییە چەندە ئەم با بڵێن مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا تەسیری لەسەر ئەم جەژنە وەڵا زۆر تاسیری لەسەر خەڵکی کردیە بە تایبەتی خەڵک زۆر ئێستا پابند بە ڕێنمایەکان و دوو خەڵک ناوێری زۆر بێتە دەرێ ئێستا جژنە پیرۆزەکە چۆن چۆنی هەموو خەڵک بە مۆبایلەوە جژنە پیرۆزە ئاڕاستەی خزم و کەس و دۆستەکانیان دەکەن ئەم تۆڕە کۆمەڵایەتەکان و ئامێرەکانی مۆبایل سووتان لێوەگرتووە بۆ زۆری زۆر ئێستا باشە لە بۆی کە خەرک ئێستا ناوێری هاتچۆی ماڵەکان بکیان لە بۆی نەخۆشی کۆڕناوە ئێستا خەرێکە زۆربەی زۆری بە مۆبایلەکانەوە جژنە پیرۆسە ئاراستی خۆیان دەکەن ڕێبین وەک ئەو هاوڵاتیانەش ئاماژیان پێ کرد کە با بڵێن ڤایرۆسی کۆڕۆنا ئەو مەترسیەکانی ئەم ڤایرۆسە هاوڵاتیانی ناچار کردووە کە ئەم ساڵ جژنە پیرۆزە لە یەکدی نەکەن و ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە لە گەڕەکە شعبیەکانی شاری هەولێر هەبوو ئەم ساڵ پەیوەندی کاڵ بۆتەوە و خەڵک ناوێرێ جژنە پیرۆزە لێ با بڵێن بۆ جژنە پیرۆزە سەردانی کەسوکار و خزمیان بکات خزمەکانی خۆی بکات و تەوخەکردن و ماسکردنیش تا ڕادەیەک ئەمە کەم بۆتەوە لێرە ئەمە بەدی ناکرێت کە ساڵانی ڕابردوو جژنەکانی ڕابردوو ئەمە لە گەڕەکە شعبیەکان ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە و بە تایبەت لە جەژنان ئەمە زۆر باو بوو و خەڵک بە شێوەیەکی بەرچاو با بڵێن هەموو شەو یەکدیان دەکرد و جژنە پیرۆزیان ئاراستەیەک دەکرد و ئەوەی کە لە هەولێر هەیە لە ئێستادا
شوێنە گەشتیارەکان دەمەوێت قسە لەسەر شوێنە گەشتیارەکان بکەم شوێنە گەشتیارەکان لە سنووری پارێزگای هەولێرکراونەتەوە و بێگومان بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان شوێنە گەشتیارەکانیش کراونەتەوە بەڵام پێ ناچێت ئەمڕۆ خەڵک بۆ ئەو شوێنانە شوێنە گەشتیارەکان بچێت ڕەنگە لە بەیانیەوە خەڵک سەردانی شوێنە گەشتیارەکان بکات بۆ گوتم ینی شوێنە گەشتیارەکانیش کراونەتەوە و سەرجەم و تۆلیمەتەرەکانیش ئەوانەی کە لە شوێنە گەشتیارەکان نزیکن ئەوانیش کراونەتەوە ڕێبین جگەلەوە لێرە ئەوەندەی کەم لێرە بۆم ینی دیاردەیەک هەیە کە ئەوەی کە تێبینی دەکەم ینی بەشێک لە منداڵان با بڵێن دەمانچە و ئەو بابەتانیان تەقەم ئامێرەکانی تەقەمەنی کە لای منداڵان باوە لە جەژنان ئەم ساڵیش هەر لێرە ئەوەندەی کە لێرە بووم تێبینیم کردووەوە بەشێک لەو منداڵانە لە ڕەنگە لە ڕاستەخۆکەش گوێتان لێو بێت ئەو دەمانچە و یاری ئاگرنیانیان بەدەستەوە و بەکاری دێهێنین نازانین لێرکوانە لەم گەڕەکە بۆچی ئەم ئامێرانە هەن و لە منداڵانەوە بەکاردێنرێت ئەمە نەزانیارەکان بوون لە شاری هەولێر ڕێبن ئەگەر پرسیارێکت زۆر سپاس بۆ هاوکارمان سەرباسکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەولێر پایتەختەوە لەگەڵمانە بوویت لە شارچکەی تەقتەق هاوکارمان ئامان چەند چاوپێکەوتنێکی بۆ ئەنجام داوین لەسەر جەژن بابینێنی بیت. سلااوان لێ بێت تۆم کاتتان باش بۆ هیوایم هەموو لایەکتان تەندروست باش بن. جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان و هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێت. ئومێدەوارم ئەم جەژنا ببێتە مای خۆشی و خۆشبەختی بۆ گشت لایەکتان. ئازانە بۆم جەژنا لە تەختەق پرۆگرامێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایم بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت و جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەڵێ ئازانم لای یەکێک لە میوانەکانم ئەویش بەڕێز کاک جومعاکانی لەلەی نووسەر و ڕۆژنامە نووسە سلااو لێ بە کاک جومعا سوپاس بۆ ئامادەبوونت. سلااو لە ئێوەش سوپاس بۆ ئێوە فەرموو دەتوانین جەژنە پیرۆزەی خۆت بکەیت. لێرەوە لە ناحیەی تەقتەق لە دەم زێی بچووکەوە جەژنە پیرۆزەی خۆم لە ئاراستەی کەسوکار و سەرجەم دانیشتوانی ناحیەی تەقتەق و کۆی مسلمانانی هەرێمی کوردستان دەکەم بە هیوام ئەم جەژنە ببێتە سەرەتای خێر و خۆشی بۆ گەلەکەمان ببێتە سەرەتایەکی باش بۆ ئاشتی و ئاشتەوایی و ناوماڵی کورد. کاک جومعا جەژن چ مانە و پێگەیەکی لە ناو کوردستانداوە لە ناو کووردا بە تایبەتی و چۆن بەرجەستە کراوە؟ بەر لەوەی جوابی ئێوە بدەمەوە دەبێت زۆری جەژنەکان دیاری بکەین ینی پۆڵینکردنی جەژنەکان هەموو جێژنێک لە ناو هەموو نەتەوە و گەلانی دنیاە پۆلین کراوە بۆ دوو جۆر دوو بابەت ئەویش جەژنی ئاینی و جەژنی نەتەوەی و نیشتیمانیە. تا ڕادەیەک جیاوازی ئەگەر جیاوازی بەراوردیان بکەین جیاوازی لە نێوان جەژنە نەتەوەیەکان لەگەڵ جەژنە ئاینەکان تەنها ئەوەیە جەژنە ئاینەکان ساوابتن واتە جێژیرن کەس ناتوانێت جۆری جەژنەکە بگۆڕێ بە جۆرێکی تر واتە نەوعێتی جەژنەکە سابتدا بۆ منە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانمان هەیە کە لە ئەمانە بۆنەی نەک بۆنە جەژنی ئاینین سابت و جێژیر کراون بەڵام لە جەژنە نەتەوەی و نیشتیمانیەکانە دەتوانێت ئێستا بۆ منە عێراق لە ساڵی 58 لە پاشایەتیەوە بۆتە جمهوری بۆ جەژنی نەتەوەیی گەلانی عێراق بەڵام بەم دوایە گۆڕیان کرد یان شتێکی تر ڕەنگە لە جەژنەکە بگۆڕن بیکەنە جەژنی ڕزگارکردنی عێراق لە 2023 کەواتە جەژنە نەتەوەی نیشتیمانیەکان لە سۆمالیژەوە کرا لە تەنان لە سویدیش ئەوە کرا لە ئێرانیش ئەوە کرا دەکرێت جەژنە نەتەوەیەکان بگۆڕێن بەڵام جەژنە ئاینیەکان بە هیچ شوێ گۆڕانکاریان ئەمە جیاوازیە کە لە نێوان ئەم دوو زۆر جەژنەیە لە ناو کۆمەلگای مسلمانی کوردنشیندا جەژنە ئاینەکان قەدر و نرخ و بەهای تایبەتیان هەبووە بۆ حکومەی کورد باگراوندێکی ئاینی زۆر باشی هەبووە تێکەڵێکی باشی هەبوو لەگە ئاینە تێگەشتنی باشی هەبوو خوێندنەوەی باشی هەبوو بۆ ئاین خودی ئاین بۆ خواناسی ئەمە وای لێ کردووە کە بەها بدا بە نرخ بدا بە جەژنەکان بۆ نمونە هەرێکی لەو جەژنانە بە پێی کەلتور و نەریتی کوردەواری گونجاندویانە ڕەنگە کورد تاکەنەتەوە بێت جیاواز لە نەتەوەکانی ڕوانی بێتە ئەم دوو جێژنە بۆ نە کوردان دەبێتی چۆن یعنی ئەگەر لێمە پرسی چۆن کوردان دەبێتی میش دەڵێم نەتەوەکانی تر بۆ منە نەتەوەی عەرەبیان فارزیان ئەفغانیەکیان هەر نەتەوەیەکی تر مامەڵە شێوازی مامەڵەکردنیە لەگەڵ جەژنە ئاینەکانە چۆن بێتی کورد بەو شێوەیە نەبووە هاتووە
بە پێی کەلتور و نەریت و ئادابی کورد مامەڵی لەگەڵ جژنەکانە کردووە ئیتر لە خۆگۆڕینی جلوبەرگەکەیەوە تا دەگاتە خواردن و شێوەی مامەڵەکردنیان هاوڵاتان واتە لەگەڵ یەکتردا دەبێت کۆمەڵێک هۆکار هەبێت کەوای کردووە بۆ نمونە کە جژنی قوربان جژنێکی ئاینیا جژنی ڕەمەزان جژنێکی ئاینیا تێکەڵ بەدابوو نەریتی کۆمەلگا و کوردەواری خۆمان بێت ئەو هۆکارانە چین وایان کردووە هۆکارەکە ئەوەی ئێمە میلەتێکی جیا بووی سربەخۆ بووی میلەتێکی جیا لەنێتەوە مسلمانەکانی تر ینی ئێستا ئەگەر تەماشا بکەین عەرەب بۆ خۆی خاوەن دابوونەریت و فەلسەفەی نەتەوەی خۆیەتی فارسیش بە هەمان شێوە تورک بە هەمان شێوە ئەفغانیەک بە هەمان شێوە بۆیە کوردیش لەمەیە بەڕاستی بە بڕوای من لە کۆندا نەک ئێستا لە کۆندا باش مامەڵی لەگەڵ بابەتە نەتەوەیەکانە کردو گەرچی هەستی نەتەوەی لە سەردەمی زووە ئەگە بگەڕێنە بۆ سەدەکانی ناوەڕاست زۆر لاوازە بەڵام لەگەرەوەشتا هێشتا توانیوێتی ئەم کورداندنە جێبەجێ بک بەوەی جەژنە ئاینێکە کە جەژنی هەموو مسلمانانی جیهانە بگونجێنێ لەگەڵ نەتەوە و کەلتوری نەتەوە و نەریتی نەتەوەیدا کاک جمعاتی بکرێت بۆ ئەوەی جەژن بە هەموو تایبەتمەندی و بە هەموو سیفاتانەی کەتیایەتی بە هەموو ماناکانیەوە بۆ ئەم جیلەی ئێستا بۆمنەوەی تازە پێدەگەیندرێت وە خۆی بگەێنرێت وە خۆی بەرجەستە بکرێتەوە خۆی ڕاستەکەی جیلی ئێستایاڵێنەوەی ئێستا تا ڕادەیەک لە پاشەکشەیە لەو بۆنە ئاینی و تەنانەت نیشتیمانی و نەتەوەیەکانیش پاشەکشە بۆ مانایی کاڵبوونەوەیەک دەتکرێت پاشەکشەیە دەتوانین نایبرین کاڵبوونەوە ئەویش هۆکاری زۆر زۆرن دوژمنەکانمان با بڵێن ئەوان نەتەوە سەردەستەکانی ناوچەکە یەک لە هۆکارە هەرە سەرچەکانەکە مەیلە نەتەوەیەکان مەیلە ئاینەکان لە بیری کورد بنەوە کورد بکەنە کەسانی شاخی و بکەنە کەسانی یاخی بیانکەن بە لە بۆتەی ئاینی ئیسلامش بتوێنەوە لە تۆرین لە بۆتەی نەتەوەکانی خۆشیانە بتوێنەوە ئەمە هۆکارێکی سەرکی بووە جگەلەوە خوێندەوەرانی کورد پێشەوایانی بەشێک لە پێشەوایانی ئاینی مەلاکانمان نەیانتوانیوە بە ئەرکە نەتەوەیەکان هەستن تا بۆ نەتەوەیەکان لەگەر بۆنە ئاینەکانە هاوتا بکەن یاوە بەلایانی کەم گرنگی و بایەخی بۆنە نیشتیمانەکان لە ناو کووردا بیان بۆنە ئاینەکان لە ناو کووردا بایەخ پێ بدەن تا نەوەی ئێستا بایەخەوە تەمەشای بۆنە جیاجەکان و جەژن جیاجەکاندا بکات کاک جوما ئێستا زۆر نەریت و گۆڕانکاری بەسەراتوە لەو نەریت و دابوو نەریت و سەردانیکردنی ماڵان بە تایبەت بەنمونە پێشا کە سەردانی ماڵێک دەکرد یان دەچێ ماڵێک زۆر بە گەرمی پێشوازی لێ دەکرات تا کۆتایی گوێ لە قسەکان ڕادەگیرە بەڵام ئێستا بینین بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بوونی تەلڤیزۆن لە ماڵەکان و مۆبایل و کۆمەڵێک لا تۆڕە کۆمەڵایەتەکان وای کردو زۆر جار ئەچی بۆ میواندارێک میوانەکە صاحب ماڵەکە مۆبایلی بەدەستۆیان کەمتر ئاگایی لە تۆیە بەڵام سا بە نمونە لە وڵاتانی ڕۆژ ئاوا با بڵین لە وڵاتانی ئەوروپا بینی کە دەچیتە ماڵێک بۆ سەردانی تەلڤیزۆنەکەیانە کوژێنەوە بۆی تەواو کاتەکە بە میوانەکە بدەن یعنی ئێستا ئەم گۆڕانکاری کە ئێستا لە وڵاتەکە ئێمەیان ڕوویداوە زۆر جار لە جلوبەرێک لە قسەکردن لە شێوازی هەڵسو کەوتکردن تەقلیدی ڕۆژاوایە کرێتەوە بەڵام نەهاتوین شتە جوانەکانیان وە خۆی بەرجەستە بکەینەوە دووبارەی بکەینەوە لای خۆمان جاران لە سەردەمی باو و باپیرانمان جەژن لە لادیەکان لە شارەکانی کوردستان و پەیڕەو دەکرا کە خەڵک سەردان یەکتری بکەن گەدن یەکتر ئازا بکەن بۆ منە عاجزبوونێک دڵگیربوونێک هەبوو بێت ئەو ڕۆژە کەسەکە دەستە ماڵی فلان کەس کە لێ عاجز بووە گردنی ئازا بکات لەوێ ئەویش دادەنیشت طبعاً هەموو خەڵک لەو هاتوچۆ و لەو سەردانیکردانە دادەنیشتن تەنها سەرپێی نەبوو بێ و جەژن پیرۆزە و بگەڕێتەوە ماڵی خۆی نەخێوانە بوو ئەو کاتە بەلایانی کەم دەدەقەیەک چارەکێک دادەنیشتن پێکەوە چایەک یاخود قاوەیەکیان هەندێک گوڵە بە ڕۆژیان پێکەوە دەخوارد تر باسی جەژنەکە و باسی پێشهاتەکان و باسی وەزعی ئەو سەردەمە کە جەژنەکانی تیا کراوە دەکرا ئەمە بەو مانایە بوو کە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز دەکرد جەژنەکان بەڵام ئێستا بەداخەوە وەکو گوتمان تەکنۆلۆژیایەک کە لە هۆکارە سەرچەکانی ئەم خراپی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە کە لە جەژنا ڕەنگ نەداتەوە ئەویش ئەوەیە کە هاوڵاتیان سەردان یەکترەکەن هەروە سەرپێی بێ هەروە بێئاگا بن لە مەعانات و لە گرفت و ئازار و مەینەتەکانی یەکتر بۆیە ئێستا پێم وایە جەژن نابێتە بەتەواوی نابێتە هۆکاری چەسپاندنی ئارامی دڵی دەرونی کەسێک لەگە کەسێکتریان بەلایانی کەم خاوکردوی ئەو گرژی و عاجزی و کێشە کۆمەڵایەتیانە کە لە نێوان تاکانی کۆمەلگادا هەن کاک جوم ئەگەر یادگاریەکی منداڵی دیان بە سەرهاتێکی خۆش خۆمان دەزانی خۆشترین جەژن لای منداڵ لە هەموو چین و توێژەکانی تر خۆشەویسترە بە بایەخترە
یادگارێکی منداڵی تەبێ بتوی ئاماژەی پێ بکەیت وەڵی ساڵی 1976 بەڵێ وارێکەوت مامۆژنێکم خێزانی مامم عزیز تازە هاتوو بە بچی 3 ڕۆژ بوو واتە 3 ڕۆژ بەر لە جەژنی زۆر نایەتەوە بیرم جەژنی ڕەمەزان بوو یان جەژنی قوربان بوو زۆر نایەتەوە بیرم بەڵام لەو ساڵیا جێژنەش بوو 3 ڕۆژێک پێشەوە بە بووکی هاتە گوندی کانیلا گوندی کاین لەستە بەناحی تەقتەق منیش تەمەنم 6 ساڵ بوو 6 ساڵانێک بوومەوەها جەژن بوو چوومە ماڵیان هێشتا مامۆژنم شێوە و لیباس و شێوەی ڕاوەستان و دانیشتن و ئەوانەی بوشێنی پێوە دیار بوو هێشتا بەڵێم ڕوخساری هەر لە بواری بوشێنیا بوو لە بەردەمیا هەندێک چکولێت ئەو زمانە زمانی چکلێت و نعنا هەبوو نعناکی خڕ و بازنەی هەبوو دانرا بوو جێژنەش بوو ئەو کاتەش خەڵک ئیمکاناتی زۆر نەبوو یعنی نەی دەتوانی هەموو خەڵک بێ شەربەت و بیپسی و یان چکولێت و ئەم شتانە نقڵدا بنێ بۆ خەڵک ئەو کاتە خەڵک هەژار بوو یان تۆ وڵە بە ڕۆژەی دادنیان شتیش لەو بابەتانە چایشی دەکردەرە ئەوەندەیان قاوەیش دەکرد ئەجا من کە چووە ماڵیان جێژنە بوو ئەوەندە حەزم چووەوە ئەوە چی پێ دەڵێن نعناکە کەس شنەی گوت ها فەرمووەوە ماڵی مامم بوو ماڵی مامم عاسی ننکم بە ڕەحمەت بێ ما بوو کاتە لە ژیانە نەیگوت هاوە نعنایە بخۆم هەر تەمەشامە کردە چاوم بە قاپەکەەوە بوو وەڵام منیش ینی تەحملی ئینم نەما تەحملی سەبرگرتنم بۆ حاصل نەما گوتم وەڵام من زاخۆ من حەزم لە چی پێ دەڵێن نعنا نییە خۆ من حەزم لە نعنا نییە ئیتر مامۆژن مام و ننکم هۆیان پێکە گوتیان بەڕاست ئێتە باشە مادەم مەیخۆ حەز لێ نییە جا ئێستاش ئەوان پێم دەجێڕدەن حەز لێ نییە تەڕان دوای ئەوە دایان پێم بەڵام وەکو ئەوە نەبوو کە سەرەتا خۆیان بیاندایەت پێم باوەڕکە ئێستاش لە بیر من لە زاکرێمە دەرناچێت کە چۆن بیرم لەوکرە بۆ ئەوی بە بیریان بێ بە ئاگیان بێنمەوە کە من چر حەزم لەوەیە گوتم جاخۆ من حەزم لە نعناکە نییە ئەوە یادەوەریشی شیرینی سەردەمی جەژنی ساڵی 1976 بوو لای من. سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ دەرفەت و کاتێک کە بێمەی دەبەخشیت زۆر سپاس بۆ خۆتان مامۆستا فەرموو دەتوانین جەژنا پیرۆزەی خۆت بگەێنیت سەرەتا پێش ئەوەی جەژنە پیرۆزەی خۆم بگەێنم حەز دەکەم دووشە بڵێم کە سڵاو و درود بنێرم بۆ ڕۆحی پاچی هەموو ئەو کەسانەی کە ڕۆحیان سپارد بەو پەتاو نەخۆشیە بەو ڤایرۆسە و هیوادارم ڕۆحیان شاد بێت و هیوادارم ئەم جەژنە ببێتە مای بنەبڕبوونی ئەم پەتایە و نەمانی لە هەموو جیهاندا و جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی هەموو نەتەوەی کورد دەکەم لە هەر شوێنێک بن لەو دنیا و ئاراستەی بە ڕێزیشتان دەکەم سپاس دەکەین دووبارە جەژنت پیرۆز بێت زۆر سپاس لە خۆشتان پیرۆز بین مامۆستا وەک دەزانیت ژنان زیاتر لە پیاوانە ئەرکیان دەکەوێتە سەر لە جەژناندا هەم بە پاکردنەوەی ماڵ هەم بە خوارد ئامادەکردنی چەشتی جەژن وە لە پێش جەژنیشدا بە ئامادەکردنی شیرنی و نوقڵ و کلوچە و جۆرها خواردنیتر کە بەپێی ناوچەکان دەگۆڕێت بۆم جەژنا چ خواردنێکت ئامادە کردووە چ ئامادەکاریەکتان کردووە بەڵێ پێش ئەوەی باسی ئامادەکاریەکان بکەین تاکید لە کوردستان بەگشتی جەژنکردن تایبەتمەندیەکی خۆی هەیە نەریت و دابوو نەریتیش لە کوردستان لە ناو هەموو خەڵکەکە لە شوێنەکە بۆ شوێنێککە دەگۆڕێتن بۆ نمونە سەردەمانە ئەو کاتەی بڵێن سەردەمانەی لە ماڵەوە بووین و لەگەر خوشک و براکان وانە چۆن بڵێ یعنی ئامادەکردنی خواردنی جەژن تایبەتمەندی و چێژێکی زۆر خۆشی خۆی هەبوو لەوانە ئەوەی ئەم بەبیرم بێتن قەیسی ئامادە دەکرا برنج و فاسۆلیا و گۆشت و ئیتر ئەو شتانە و هەتا لە هەندێک شوێنی وەک کوێ و تەختەق و ئەو ناوچانە قەرە خەرمانیش ئامادە دەکرات جیا لەوەش یعنی زۆر جار لۆ دووەم ڕۆژی جەژنیش ئامادەکاری دەکرا بۆ نمونە لە شیوە قورسەکان ئێستا لە کاتی ئاسایی کە ڕۆژێک شیوە برنج و شلە و گۆژ لێ دەندرێت ڕۆژی دوایتر لێ نادرێتەوە بەڵام لە ڕۆژەکانی جەژنوانە ڕۆژانی دوای جەژنیش ئامادەکاری لە پراغ دەکرێت لۆ کفتە دەکرێت لۆ هەم ئەو شتانە دەکرێت پێش جەژن ماوەستا ئامادەکاریتانە کرد شیرنی خۆتان دروست دەکرە و شیرنانی کە تایبەتم بە جەژنە و خواردەمەنیانی کە دروست دەکرێت لە جەژن سفری پێ دەڕازێنرێتەوە بۆ پێشکەش بەنێوانەکانە ئێستاش ئەو دابوونەری تا هەرمایە لەخوا بە زیادوی ئەوە نەسڕایەوە ئیشاڵا هیوادارم هەر بمێنێتن لەوانە کولیچە دروستکردن و کێک دروستکردن و فستق ئامادەکردن و ئیتر شیرینی و خایانکردنەوە پاکردنەوەی ماڵ لەلایەن ئافرەتانەوە یعنی چێژش تایبەتی خۆیە هەرچەند ماندوو دەبین ئێمە یافرەت
زۆر پێمان ئاساییە چکە جەژن لە پێشمانە و جەژن شتێکی خۆشە. مامۆستای سەبارەت بە جلوبەرگی جەژن پێشتر خۆتان ئامادە کردووە بۆ جەژنوە لە ڕابردوش چون خۆتان ئامادە دەکرد بۆ جەژنە و جلوبەرگانە چی بوو زیاتر دەتان پۆشی؟ سەردەمی منداڵی ینی بەڕاستی جەژن بۆ منداڵان زۆر پێیان خۆشە. هەر شتێک کرابی لە پێشان لە سەرەتای تەمەنی منداڵی زۆر خۆشە بەبیری دێتەوەیان چێژش تایبەتی لێ دەبینی. وە خۆم ڕای خۆم ئێستاش لەگەڵ یعنی جەژنە یعنی جلی کوردی. ئەگە جلێکی کوردی ئامادە بکرێتن وەک گەورەکان وەک ئافرەتان زۆر پێم جوانە یعنی زۆر پێم شتەچی جوان و ئەی ڕاوبۆچوونی جەنابتان سەبار بۆ ئێستا ینی لەگەڵ ساڵ بە ساڵ دەستکاری جلوبەرگەکانەکرێت جلوبەرگەکەی کوردیش نەریتەکەی خۆی ڕەسەنایەتەکەی خۆی لە دەست داوە وەک پێشان نەماوە. گرنگترین شت لە ناو کوردەواریدا جلی کوردی هەر باوی ماوە. ئەجا هەر شێوەیەک دەدوور ئێمە ناتوانین بڵین نابێ ئەو جیلەی ئێستایان ئەوەوەی ئێستاکە دێتن نابێ تو شێوەی جلە کوردیەکەت ئەوها بدووری ئەوها نەدووری با هەروە کۆم بێ ئەویان یعنی چونکە لەگەر پێشکەوتنی زرۆف و زەمانە و دنیا و جیهانی جلوبەرگ و مۆدل ئەوەیە مادەم جلی کوردیەکە باوی ماوە و نەریتەکی جوانە و لامان زۆر خۆشەویستە ئەوەیان بەلای بەڕێی من گرنگ نییە. مویم ئەوەیە یعنی جلوبەرگەکە بمینێتن بەر شێوەیەک دەدوردرێیان لە بەردەکرێتن ئەو کەسە ئارەزوو خۆەتی و گرنگ ئەوەیە لەبەر بکرێت و بەردەوام بی لەگەڵ ئەو مامۆستایسا لە هەر کەسێکە پرسی ئەڵێ تامیۆ خواردن و ئەو خواردەمەنیانی کە ئێستا ئامادە دەکرێت وەک ئەو سا وەکو ڕابردوو نەماوە بۆ کارەکەی چێ باشە خۆ هەر هەمان شلە و قەیسەکەی جارانە بەنمونە فاسۆلیاکەی جارانە برنجەکەی جارانە چی وای کردوم خواردنانە تام و چێژی لەدەست بدان. بەڕای من جەژن چێژێکی تایبەتی خۆی هەیە. بەڵێ چێژ دروستکردنیش چونکە ئێستا لەو ساڵانەی دوایی مرۆڤەکان فێری ئەوە بووینە خۆشترین خواردن خۆشترین ئامادەکردن باشترین شت ئەنجا بەهۆی سۆشیال مدیاوە بەهۆی ئینتەرنێتەوە یعنی ئامادەی دەکەن و زیاتر بۆ زۆرتر بۆ شتەکان زیاتر بەرجەستەترە لەوانەیە ئەوەیە چێکبی لە هۆکارەکانی ئەوەی کە چێژی جاران خۆشتر بووبی لە ئێستا بەڵام بەڕای من هەموو کاتێک خواردن بە حەزەوە بە ئارەزووە دروست بکەی بە چێژەوە دروستی بکەی و خۆت خواردنەکەت خۆش بێ کە لی دەنێ ئەوە بەڕای من کە تامی دەکەی و خۆت ئەها وەک بڵێ لە ماڵەوەش هەتا لە ناو خێزانی خۆت کە دیعایلۆ دەکەی و دەڵێ خواردنەکەەوە هات چێژە و دانان و ڕێکخستنی خواردنەکە لەسەر سفرەکە ئەوە هەمووی چێژش تایبەتی خۆیە بە تایبەتی جەژنەش تام و چێژی خۆی دەبێتن. مامۆستا سەبارەت بە جێبەجێکردنی سیلێ ڕەحم و سەردانیکردنی ماڵی خزمان و دۆستان کە لە ڕابردوودا بەبێ جیاوازی هەموو سەردانی یەکی دەکرد ینی تا گەڕەکەی تەواو دەکرد تا ئەو شەقامۆ ماڵی لەو ناوچێ بوو تەواوی دەکرێت لە گوند بە تەواوی گوندەکەی دەکرد بەڵام ئێستا ئەمەش بەرەو کەمبوونەوە دەچێت چی وای کردووە ئایا ئەمە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە پەرتەوازەبوونی خزم و کەس لەو شار بۆ شار و لەو گوند بۆ گوند یاخود بەشێکی سۆشیال میدیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیا بێگومان کاکە ئامانزیانی گرنگترین شت خێزانە لێرەدا کە خێزان وای کرد مناڵەکانی خۆی و دایک و باوک یان ئەو کەسێک کە لەگەڵی دەژێت لە ماڵ یعنی سۆشیال میدیا کەمتر بکەنەوە ئەوە چێژێکی زیاتری لێ دەبینن تەکید بە لە ڕابردوو زیاتر هات و چۆکرایە و خزمان و جیران و دۆستان و هاوڕێیان و هات و چۆ یەکترکردن و جەژنە پیرۆزە لە یەکترکردن و گردن ئازایکردن زۆر چێژی زیاتری هەبوو لە ئێستا کاکە ئێستا یعنی گرنگترین شت تەمەشا دەکەی شەو هەتا درەنگانی شەو گەنجەکان ناخەون کە ناخەون ئەوە بەیانی جەژنە تەمەشاکە بەیانی هەڵدەستی ینی بە مادی بوون و لە خەو هەڵنەستان و یان درەنگ خەوتن ئەو چێژەی نامینێتن بەڕاستی تاکید ئەوە پێشتر ئەوەیان چێژی زیاتر بوو هیواداریشین ئەوە نەمینێ و کەمتر بیتەوە و زەخت لەوە بکەینەوە لە خێزانەوە دەست پێ بکەین زیاتر گرنگی بدەین بەوەی کە هاتوچۆی جیران و دراوسێ و خزم و هاوڕێیانمان بکەین لەوەی ئەو سیلێ ڕەحمەی لە جەژن هەبوو هەر بمینێ بۆ مامۆستا سرووە جەژن لە ماڵ باوکت خۆشتر بوویان ئێستا لای مامۆستاکاوی و لە ناو خانەوادەیەکی تری و لە شارێکی تری تا چەند فەرقی کردووە جەژن ئەوسا خۆشتر بوو یان ئێستا بۆتم هەموو کەسێک لێی بپرسی دەڵێ جەژنی منداڵیم خۆشتر بوو هەرچەندە لە مناڵی هەستی پێ ناکەی بەڵام هەموو جەژنەکیش تایبەتمەندی خۆی هەیە لە خێزانش تایبەتمەندی خۆی هەیە چونکە تو تەمشا دەکەی خێزانەکەت پێکەینە ئەو جارە گرنگی بەوان دەدەی و جەژن لەگەڵ ئەوان دەکەی و لە ئەوێش خۆش بوو لەوێش خۆش بوو ینی هەر کەسە لە هەر زەمانێک و
جەژنە تایبەتمەندی خۆی هەیە و چێژی خۆی هەیە. جەژنانە دووەردەگرت کە مناڵ بووی. جەژنانەم وەردەگر بەڵێ زیاتر درەم بوو ئەو کاتە. بەڵێ چتانە کرد بەو پارەی کە وەرتانەگر لە جەژندا. وڵی زیاتر ئێمە کە مناڵ بووین لە کۆیە بووین جەژنانە هەبوو لە گەڕەکی بایزاغی ئەو کاتە هەیکەلی حاجی قادری نەمر لە ئەوێ بوو بەو دوایی گواستیانەوە شوێنەکە بوو پێیان دەگوت جەژن دەچین بۆ جەژن شوێنی جەژن بەڵێ ئەو پارەیە ماوەردەگر دەچوین بۆ ئەوێ دەچوین بۆ ئەوێ ئارەبانەی لێبوو ئیتر چەرخ و فەلەکی لێبوو شتی کڕینێ و شت خواردن و ئەوشتانەی هەموو لێبوو زۆر چێژەش تایبەتیە بوو زۆریش قەڵە باڵغ بوو زۆرترین منداڵی لێبوو لەگەڵ ئەوەی خەڵکی گەورەشی لێبوو برین بەڕێوەبردننی دوکانەکان و ئارەبانە و چەرخ و فەلەک و شتانەی زۆر زۆر لێبوو زۆریش خۆش بوو. هیچ یادگاریەکی مناڵیت بیرماوە کەوسا بەسەرت هاتە بێت یان بینی بێتت حەزەکەی بیجێڕیتەوە؟ بەڵێ بەڵێ ئەگەر خۆشترین یادگاری زۆر جایۆ مناڵەکانی خۆم جێڕایتەوە. جارێکیان لەگەڵ خوشکە گچکەکەم چوین بۆ ئەو جێژنەی کە دەیڵێم لەو گەڕەکەی لای بایزاغی چوینە ئەوێ درەمە نازانم چەند درەمم درابووە بەس بە حساب بوو ئەو کاتە درەم و ئەوانە درەمەکەم دایە چەرخ و فەلەک کە یاریمان کرد بە چەرخ و فەلەکە کە جا ئەو کاتە وەک ئێستا ئەوە نەبوو بە کارە بایشتووە دوو پیاو هەبوون ئەو پەتەکە و بەدەست ڕیان دەچێشا دەیدەی ئەوەن دەمزانی بەرز بوویمەوە لۆ ئاسمان زۆر زۆر ترسام حتا ینی زۆر هاوارم کرد و گریان گوتم دێمە خوارێ و دامگرن سەبر سەبراوان خۆیان تێک نەدا خەڵکەکە ئاگام لێ بۆن دەچان گوتیان ئەو منداڵە دەترسیان تەمەنم 19 ساڵان بوو هاتی نەخوارێ ینی زۆر 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 ترسان بەڵام پاش ئەوە خۆشیەکەی لەوەی دابوو پیاوەکە نیدرەمی دامەوە ینی دڵخۆشیەکەم لەوەی بوو لەو جەژنەی نیدرەمەکەی دامەوە لەوەی شتێکەکە نەفۆیت. بەڵێ بەڵێ. بەڵێ جەژن تایبەتە بە مسلمانان کەوا جەژن هەل لە دێر زمانەوە لە ملەتەکانی پێش ئیسلامیش کەوا جەژن هەبووە و قوربانیکردن هەبووە ئەم جەژنش کەوا جەژنی قوربانە جەژن بۆ خۆشی و شادی و دەربڕینی تاکەکانی ناو کۆمەلگایە و ئەم جەژنە کەوا جەژنی مسلمانانە و جەژنی قوربانێکەوە قوربانی دەکرێت خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ فەسەلی لێڕەبیکە وەنحەر واتە ئێوە نوێژ بکەن و قوربانی بکەن و ئەم سونەتە گەورەی حەزرەتی ئیبراهیم سەلات و سەلامی خوای لەسەر بێ زندوو بکەنەوە کەوا حەزرەتی ئیبراهیم وحی و فەرمانی خوای گەورەی جێبەجێ کردکەوە بەویستی خوای گەورە کەوا ویستی لەسەر ئەوە بوو کەوا حەزرەتی ئیسماعیلی کوڕی سەر ببرێویکە بە قوربانی لە قوربانگایە بەڵام خوای گەورە جوابی حەزرەتی ئیبراهیمی دایەوە لە جیاتی ئەوەی کەوا جگەرگۆشەی خۆی کوڕی خۆی سەر ببرێویکە بە قوربانی خوای گەورە بەرانەشی لە جیاتی حەزرەتی ئیسماعیل نارد وەکەوە حەزرەتی ئیبراهیم سەری ببری و وەبیکا بە قوربانی بەڵێ وڵا یادگاری زۆر کەسەیە دەپرسی بە تایبەتی ئەختیارەکانی قەدیم دەپرسن زۆربەی زۆریان جارێک کابراەک لە منی پرسی گوتی حەزم لێ قوربانی بکەم دیار بوو کابرا فەقیریش بوو نەبوو ئەرێ دەیگوت کەرەبابیش بکەم بە قوربانی دەبێت بیکەم بە قوربانی با بە کەرەباب ناکرێتە قوربانی ئەمدا هیچ خۆ نابێ ئەمە حیلە شەرعیشی لۆ بدینەوە ئەرەوەڵا دەیگوت دەکرێت کەرەبابێک بکەم بە قوربانی دەبی کەرەباب جا کەرەباب قوربانی ناشێ دەبێ ڕەشە وڵاغ بێ یان حیوانی مەڕ و بزن بێ ئەوانە بۆ قوربانی دەشی بەڵام ئەو پرسیاری ئەوەی دەکرد دەیگوت کەرەباب دەشێ بۆ قوربانی بەڵێ بەڵێ ئازانم ئەوەی کە بینیتان تەواوی و پرۆگرامە بوو کە لا نەحیەی تەقتەق لا نەحیەی تەقتەقی کەنار زەی بچووک لە دامێنی تیای گۆڕقەرەجی زێدی حاجی و لە تەنیش گردی بانەڕەقە و گردی حێمل بۆمان ئامادە کردبوون هیوادارین وەکو جەژنانەیەک لێمانی قوبوڵ بکەن کاتێکی خۆش تەندروست بن. سپاس بۆ هاوکارمان ئامانج و میوانەکانت بۆ ئەنجامدانی ئەو چاپێکەوتانە سپاس بۆی کە تاوکو ێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان پیرۆزکردن جەژنی قوربان پێشکەش کرد زۆر سپاس هاوکاتێکی شاد بۆ مولایەک و دووبارە جەژنتان پیرۆز بێ خواتان لەگەڵ